ڕێزمان و خوێندنەوەی کوردی پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕە 48. بابەتی جێناوی کەسی لکاو کۆمەڵەی دووەم. لەوانەی ڕابردوو باسی کۆمەڵەی یەکەم بوو لە هەمان بابەت جێناوی کەسی لکاو، ئێستا کۆمەڵەی دووەم. ڕستە یەکەم: ئێوارە بۆ لای نەخۆشەکە ڕۆیشتم. ئەگەر سەرنجی ئەو ڕستەی بدەین، ئایا بکەرەکە چێیە؟ بکەرەکە لێرە من واتە ئەمن، بەڵام نەنووسرایە من یان ئەمن، نووسرایە ڕۆیشتم. بکەرەکە جێناوە وە پیتی م لێرە واتە من ڕۆیشتم. کاتە ڕۆیشتم جێناوی کەسی یەکەمی تاکە، ئەو کەسەی کە قسان دەکا. دەدوێ. ڕستەی دووەم: نیوەڕۆ لە ناو باخەکەدا دانیشتین. بکەرەکە چێنە؟ ئێمە دانیشتین، بەڵام ئێمە نەنووسرایە، بەڵکو لێرە دانیشتین ئی وە ن واتە ئێمە دانیشتین. کارەچی؟ دانیشتن لێرە کاری ڕابردووە و ئی لەگەڵ ئێن دەبیتە ئێمە دانیشتین کە بکەرەکەیە. لێرە پیتی م وشەی م جێناوی م کەسی تاچی یەکەم، لێرەش ئی لەگەڵ ئێن کەسی تاچی ببورن کەسی یەکەمی کۆ ئێمە، من و ئێمە. لێرە من، لێرەش ئێمە، بەڵام جێناوەکان ئەو دووەنە. لکاو مانای وایە کە بەسترایە، نووساوە، نووسرایە لەگەڵ وشەکی دیکە. ڕستەی سێیەم: بۆ کوێ چوویت؟ بۆ کوێ چوویت؟ پرسیار لە چێ دەکەن؟ پرسیار لە تۆ، واتە بکەرەکە تۆی. ئەتوو بۆ کوێ چوویت؟ کاتە لێرە ئەو ت جێناوی کەسی تاکی دووەمە، ئەو کەسەی کە قسەی لەگەڵ دەکرێ. ڕستەی چارەم: ئێوە کەی هاتن؟ لێرە ئێوە ڕاستە جێناوە، بەڵام سەر بەخۆیە، بە تەنێ نووسرایە. لێرە بابەتی مە ئەوڕۆ جێناوی لکاوە، نەک سەر بەخۆ. کاتە جێناوەکە هاتن پیتی ن، ئەو پیتە کە لە هەمان کات وشەی جێناوە، بەڵام وشەکە بە تەنێ نییە، لکاوە بە وشەی هاتن. کاتە ن لێرە جێناوی کەسی دووەمی ئێوە، کەسی دووەمی کۆ. ڕستەی پێنجەم: کۆترەکە فڕی. کۆترەکە فڕی، لێرە هیچ جێناوەکی نابینین. فڕی کارە، کۆترەکەش بکەرە، بەڵام لە هەمان کات دەزانین چێ فڕیە. کۆترەکە فڕیە، بکەرە، کاتە لێرە لە وشەی فڕی هیچ گۆڕانێک نەکرایە، هیچ پیتەک
وشەک جێناوەک زیاد نەکرایە، بەڵام دەزانین کەسی تاکی سێیەمە، ئەو دەجیاتی ئەو. کەواتە لێرە هیچ جێناوەک بەدی ناکرێ، نایبینین، بەڵام هەیە، بەڵام هیچ پیتێکی لۆ زیاد ناکەین. ڕستەی شەشەم میوانەکان گەیشتن. میوانەکان بکەرە، گەیشتن، گەیشت کارە و گەیشتن تەنیا ن واتە ئەوان. ئەوان گەیشتن، میوانەکان گەیشتن و ن لێرە جێناوی کەسی سێیەمی کۆیە، ئەوان گەیشتن. ئێستا گەیشتینە ڕاوە. ئەگەر سەرنج لە ڕستەکانی سەرەوە بدەین، کۆمەڵێک جێناوی لکاوی دیکە بەکارهاتوون کە لە زمانی کوردی بۆ کەسی یەکەم و دووەم و سێیەمی تاک و کۆ باکار دەهێنرێن و جوودانە لەو جێناوانەی کە لەوانەی پێشوو لە ژێر کۆمەڵەی یەکەم خوێندمان. خشتەی جێناوە لکاوەکانی کۆمەڵەی دووەم چییە؟ ئەگەر هەروە بە خێرایی تەمەشای کۆمەڵەی یەکەم بکەینەوە، ئەو جێناوانەمان هەبوو: م بۆ من و مان بۆ ئێمە، ت بۆ تۆ و تان بۆ ئێوە، ئی بۆ ئەو و یان بۆ ئەوان. بەڵام ئەو ڕۆ لێرە لەو کۆمەڵە نوێی بۆ کەسی تاکی یەکەم، دیسان هەر پیتی مە، بەڵام بۆ کەسی کۆی یەکەم لە جیاتی مان بوویتە ئی و ئێن، ئی و ن. بۆ کەسی تاکی دووەم ئی و ت. بۆ کەسی کۆی دووەم تەنیا پیتی ن. بۆ کەسی سێیەم ئەو هێمایە واتە سفر نییە. لێرە دیتمان هیچ نەبوو، بەڵام هێشتاش هیچ دانانین، هیچ دەزانین کە ئەگەر گوتمان کۆترەکە فڕی لەگەڵ کەسی تاکی سێیەممانە، بەڵام بەبێ ئەوەی هیچ جێناوەکی لکاو دانین. کاتە ئەو هێمایە واتە نییە، واتە سفرە، هیچ نییە، ئەوها هێمایەکی دادەنەی واتە نییە بۆ کەسی تاکی سێیەم. بەڵام لە وانەی ڕابردوو هەمان بوو لە کۆمەڵە جێناوەکان، و بۆ کەسی کۆی سێیەم دیسان وەکو ئەو نەیە، هیچ کێشە نییە. وەکو دەبینین لێرە لە هەردووچی هەر پیتی نە، ئێوە کەی هاتن میوانەکانیش گەیشتن. بەڵام لەگەڵ ئەوەش دەزانین کە لێرە بۆ کەسی کۆی دووەمە، لێرە کەسی کۆی سێیەمە. کەسنا کەسان. کاتە ئەو دوو کۆمەڵە جێناوە لکاوانە هەیە بە گوێرەی ئەوەی لکاون بە چ وشەیەک. ئایا وشەکە چیەکە؟ ئەو جێناوانە پێی وە لکاون. ئەو جەبەینە لای ئەو جێناوی کەسی لکاو، ئەو جێناوەیە کە ناتوانرێت سربەخۆ بگوترێت ئەگەر نەخرێتە پاڵ وشەیەکی دیکە. لە جیاتی کەسی یەکەم و دووەم و سێمی تاک و کۆ بەکاردەهێنرێ لە بری کەسێک کە بدوێ یان بدوێنرێ یا لێی بدوێین. کاتە ئەوانیش چنە م و ن، ئین، ئیت و ن. لێرەش هیچ نییە لۆ کەسی تاکی سێم. ئەوجا ڕاهێنانی ژمارە یەک.
جێناوی لکاو لەو ڕستانە دیار بکە. ڕستە یەکەم لە سەربان نووسین بکەرەکە چێە؟ ئێمە. کوزانیمان چونکە جێناوی لکاو ئی و ئێ نووست هەیە بەڵام ئین واتە ئێمە. کاتە بکەرەکە جێناوی لکاوی کەسی کۆی یەکەمە ئێمە. لە سەربانیش لێرە ئاوەڵ کردارە و تەواوکەری نووستنەکەیە لە چێندەر لە سەربان کاری نووستن. ڕستەی دووەم بۆ سلێمانی دەچیت؟ لێرە پرسیارە بەڵام لە چێ؟ لە تۆ. ئەو تەواتە لە تۆ. واتە پرسیار لە تۆ دەکرێت دەچیت کەواتە دەچیت ئی و ت. بۆ سلێمانی دەچیت و وشەی دەچی ئەوەی ڕاستی بی ئی و ت نییە تەنیا تەکەیە چونکە دەچی هەر بەخۆی هەیە کارە. نەتوانین بنووسین دەچ هەتا تەنیا دەچیت دەبی کاتە تەنیا تەکە زیاد بووە نەک ئی و تەکە هەردووچی. بەڕای من ئەو هایە بەڵام لێرە ئەو هایە نووسەکە ئی و ت زیاد دەبێ ڕاستی بی تەنیا ت زیاد دەبی بەڵام هەندێک جار ڕەنگە ئی و ت زیاد بی. لێرە تەنیا تە چونکە دەچی هەر بەخۆی هەیە. بۆ سلێمانی دەچیت کەسی دووەمی تاک جێناوەکە. ڕستەی سێیەم کۆمپیوتەرەکە دەکڕیت؟ دیسان بە هەماشت ت کەسی تاکی دووەم جێناوی لکاو. ڕستەی چارەم گۆڤارەکە دەخوێنمەوە بکەرەکە چێە؟ منم چونکە دەخوێنمەوە. ئەوجە لێرە تەنیا ئەو مەهاوە بەڵام ئەو دەخوێنمەوە وەش تەشکەیە تەنیا مە. جێناوی لکاوی کەسی تاکی یەکەمە. یەکەم ئەو کەسەی قسان دەکا، دووەم ئەو کەسەی قسەی لەگەڵ دەکرێ یان ئاخافتنی لەگەڵ دەکرێ، کەسی سێمیش ئەو کەسەی لەوێ نییە باسی دەکرێ. ڕستەی پێنجەم بۆ لای یارا دەچن. چێ دەچی؟ ئەوان دەچن. ئەوان دەچن کاتە پیتی نە بۆ ئەوان کەسی کۆی سێیەم. ڕاهێنانی دوو نووست، نووستم، نووستیت، نووست، نووست دوو جاریان نووسیتەوە بۆ کەسی تاکی سێیەم. نووستین، نووستن و نووستن. پێویستیش ناکە دوو جار نووستن و نووستنی بنووسن. ئەوان نووستن، نازام لەبەر چ دوو جاریان نووسیە. ئێوە نووستن و ئەوان نووستن لەبەر هەندێک هەردووچی هەر نووستنە بۆ ئێوە بۆ ئەوان بۆ کەسی کۆی دووەم و سێیەم. تۆش ئەو کارانە وەک نمونونەکانی لێ بکە هات، کەوت، گەیشت، سووتە. کاتە زۆر ئاسانە دەنووسین ئەوها هات، هاتم، هاتیت، هاتین، هاتن. ئەمن دوو جار نەمنووسیە هاتن، ئەتو ئەگەر دەتەوێت دوو جار بنووسە لۆ کەسی کۆی دووەم و سێیەم. کەوت، کەوتم، کەوتیت، کەوتین، کەوتن. گەیشت، گەیشتم، گەیشتیت، گەیشتین، گەیشتن و هەروەها سووتە. زۆر ئاسانە.
لاپەڕا 50 ڕاهێنانی سێەم جێناوێکی کەسیلکا و بۆ بۆشاییەکانی کۆمەڵی یەکەم و کۆمەڵی دووەم دابنێ بە مەرجەک بگونجێ لەگەڵ جێناوە سەر بە خۆکەی بەرامبەری. ئێمە چ دادەنێن بۆ ئێمە؟ مان. بۆ کۆمەڵی یەکەم ئێمە دەبیتە مان، لێرە دەنووسین مان. باوها بینووسم هەتا ئاسانتر بی. مان. و تۆ دەبیتە ت. ئێوە تان. ئەو ئی و ئەوان یان. ئەوها کۆمەڵی دووەم من هەرمە لە هەردوو لای. ئێستا کۆمەڵی دووەم لە جیاتی مان ئێمە ئین ڕۆیشتین و تۆ ڕۆیشتیت. بە ئەمنیش ئیەکەی بنووسم چونکە ئەوان نووسی بوویان. ئیوەت ئێوە ڕۆیشتن تەنیان نە، ئەو ڕۆیشت هیچ نانووسین سفر و ئەوان ڕۆیشتن دیسان پیتی نە. ئەو کارانە لە ڕستە بەکاربینە ڕاهێنانی چارەم. چاندی دەڕۆیشت هەڵگەڕام دەربڕین دەکڕن دەبڕین دەبڕین و دەکڕن. ئەوەی ڕاستی زۆر ئاسان نەبوو، بە تایبەتی وشەی چاندی لە ڕستەی دانەی زۆر ئاسان نییە. وشەی دەچێنێت ئەوانە زۆر ئاسانە، بەڵام چاندی هیچ ئاسان نییە لە ڕستەی دانەی. ئەمن ئەوها لە ڕستەم دانایە شێرزاد نەمامێکی کڕی پاشان چاندی. دەڕۆیشت کو لە ڕستەم دانایە ئەو بەیانیە دایکی دلێرم دلێریش هەڵەم نووسیە. ببورن هەندێک جار ئەوها هەڵە دەنووسرێ دلێرم. دایکی دلێرم دیت دەڕۆیشت بۆ بازار. وشەی دەڕۆیشت لە ڕستەم دانا. وشەی هەڵگەڕام ئاسان نەبوو. ئەم نووسم لە گەرمان دەبا نووسی بام لە گەرمان سوور هەڵگەڕام. لە گەرمان سوور هەڵگەڕام. بەڵام خوێندکاری ژیر ئەگەر هەندێک جار ئەو هاوشەکت دیت هەستت کرد تۆزێک قورسە چ بکە؟ بڕۆ گوگڵ، لە گوگڵ بگەڕێ بە شوێن وشەکە ئەوها بنووسە بۆ وێنە هەڵگەڕام. لێرە بنووسە هەڵگەڕام، بەڵام دەبی تەختەکلیلی کوردیت هەبی. هەڵگەڕام بە جوانی بنووسی ئەوجە بگەڕێ لە هەڵگەڕام. وەکو دەبینی زۆر بیرۆکەت لۆ دێ، چونکە ڕستەکان دەخینیەوە خەڵکی دیچیان نووسە. لێرە یەکێک نووسیتی سوتام و ڕەش هەڵگەڕام، واتە هەڵگەڕام ڕنگ گۆڕینە. لێرە ئەوە 100% شعرە یەکێک نووسیتی. لێرە یەکەشکە نووسیتی بەسەر دیواری پشتەوەی کۆگەکەدا هەڵگەڕام. هەندێک جار کە دەتەوێ بەسەر دیوارێک بکەوی لە جیاتی بڵێ بەسەر کەتم دەرەی بەسەر هەڵگەڕام، ئەویش دەبی. لێرە یەکەشکە نووسیتی لە دواییدا لە ئاسۆ تا سوور هەڵگەڕام، دیسان ڕەنجی گۆڕایە، ئەوەش ڕەنگە هەر شعر بی. یەکەشکە نووسیتی بە ئاسۆی دیتنت زەرد زەرد هەڵگەڕام، ئەویش هەر باشە. کاتە زۆر باشە. لێرە هەندێک جار بە دەنگەکانە هەڵگەڕام، بەسەر دارەکەدا هەڵگەڕام، بە پێ وردە پێ هەڵگەڕام، لە ناو پێکەنینی دەمامکەکان سوور هەڵگەڕام. لێرە ئەگەر زۆر گەرمات بی ئەوها سوور هەڵدەگەڕێ. کەواتە تۆزێک باشە بتەوێ ڕستەی دروستکەی.
تۆزێک تەمەشاکە خەڵکی دیچیان نووسیا هەتا هەموو مانایەکانی هەڵگەڕامی بزانی. ئەوە ڕای منە. ئەتوش بە خۆت کو دەکەی ئەمن نووسیتم لە گەرمان سوور هەڵگەڕام بە تایبەتی ئێستاکە هاوینە. پاشان ئەمن ئەو وشەیەم بە هەڵە دیتیا وەمزانیە دەربڕینە ئەوەی ڕاستیبی دەبڕینە دەربڕین نییە. ئەگەر دەربڕین بە ئەمن ئەو هام دەنووسی ئازادی ڕادەربڕین مافی هەموو کەسێکە، بەڵام دەبڕین زۆر ئاسانە ئەو قوماشە بە مەقەس دەبڕین یان بزانە چ دەنووسی پەیوەندیەکان لەگەڵ وڵاتە دراوسەیەکان دەبڕین بۆ وێنە شتەچی ئەوها کاتە بڕین لۆ زۆر شتیا. ئەوجا پاشان دەکڕن ئەمن چم نووسیە نووسیتم ئەوان چوون بۆ دووکان بەڵام نازانم چ دەکڕن یان دەکڕین بوو دەکڕن بەڵام نازانم چ دەکڕن کاتە بەو جۆرەی. ئێستا بینە لای ڕاهێنانی پێنجەم ئەم جێناوە لکاوانە لە ڕستە بەکاربینەوە زۆر ئاسانە بەدەیان ڕستەیە دەتوانی بەکاریان بینی یان بگەڕێەوەوانەکانی پێشتر. ئەمن ئەو جۆرە جێناوانم لە ڕستە زۆر جار بەکار هینایە. کاتە ئەوەش ئەوە ئەوجا بینە لای لاپەڕەکی نوێ زانم دەتوانم بچینە لاپەڕەکی نوێ یاننا. ڕاهێنانی گشتی ڕاهێنانی یەکەم لەو ڕستانە بکەر و کار و تەواوکەر دیار بکە. لە ڕستە یەکەم ئازاد مۆبایل دەکڕیت ئازاد مۆبایل دەکڕیت پرسیارە دەکڕێت نییە دەکڕیت کاتە لە چێ دەپرسین لە ئازاد چ دەکڕی مۆبایل بکەرەکە چێە 100% بکەرەکە ئازادە چونکە ئازادە لی دەپرسین کە مۆبایلی دەکڕی یان ناکڕی. دەکڕی لێرە کارەکی ڕانەبردووە وە لێرە جێناوی کەسی تاکی دووەم مۆبایلیش لێرە تەواوکەری کارەکەیە کاری کڕینەکە چ دەکڕی مۆبایل. ڕستەی دووەم ئەو بۆ سەیران دەچیت دیسان لێرە پرسە ئەو جێناوەکی سەر بەخۆیە لۆ کەسی تاکی سێەم. دەبی بکەریش بی چونکە ئەوە دەچیتە سەیرانێ دەچی لێرە کاری ڕانەبردووە ئەو بۆ سەیران دەچیت ئەوەی ڕاستیوی ئازاد مۆبایل دەکڕیت ئەو بۆ سەیران دەچیت دیسان لێرە هەیە بەڵام ئەو کەسی تاکی سێمە ئەو بۆ سەیران دەچی ئەوەی ڕاستی بواە نابات تەیان نووسی با لێرە تەنیا نووسی بایەن ئەو بۆ سەیران دەچی ئەو نازام لێرە لە زیادەیە هەست دەکەم دەتوانین بڵێن ئازاد مۆبایل دەکڕی تەنیا بەس بوو کاتە ئەم لێرە ناتوانم بزانم ئەو لەبەر چ دانرایە بەڵام دەتوانم بۆ سەیران تەواوکەری کارەکەیە. ڕستەی سێەم بەفر ناوچەکەی ئێمەی سپی کرد بەفر بکەرە
سپی کرد کارێکی ڕابردووە، ناوچەکەی ئێمە تەواوکەری کارەکەیە، چ جێیەک سپی کرایە، هاوڵکرداری یان هاوڵکرداری شوێنیە ناوچەکەی ئێمە، و ئێمە لێرە ناوچەی چێ؟ ناوچەی ئێمە، تەواوکەری ناوەکەی ناوچەیە. ئێمەش لێرە جێناوی کەسی کۆی سەربەخۆی دووەمە، یەکەمە ببورن ئێمە. ڕستەی چارەم، من لە کارگەی جلوبەرگ کار دەکەم. لێرە من بکەرە کار دەکەم، کارە وە کارێکی بەردەوامە، کار دەکەم ڕانەبردووە لە چێ؟ لە کارگەی جلوبەرگ کە تەواو کەرە. ڕاهێنانی دووەم، وشەیەکی گونجاو بۆ هەر یەکێک لەو بۆشاییانە دابنێ. ڕستە یەکەم، بەرگری لە خاکی نیشتیمان دەکا. چێنە ئەوانەی بەرگری لە خاکی نیشتیمان دەکات؟ دەتوانم بنووسم پێشمەرگە بەرگری لە خاکی نیشتیمان دەکات، یان ئەو بەرگری لە خاکی نیشتیمان دەکات، یان ناوی یەکەک بنووسم، ئازاد بەرگری لە خاکی نیشتیمان دەکات. کاتە دەتوانم هەرچ ناوەک بمەوێ بنووسم. شیرین بەرگری لە خاکی نیشتیمان دەکات، مەرجنیە ناوەکە ناوی کوڕان بی، هەر کەسەی بەرگری بکە دەتوانین ناوی بنووسین. پاشان ڕستەی دووەم، جوتیارەکان بەخێو دەکەن. جوتیارەکان چ بەخێو دەکەن؟ جوتیارەکان بۆ وێنە مریشک بەخێو دەکەن، مەڕ بەخێو دەکەن، بزن بەخێو دەکەن، باڵندە بەخێو دەکەن، چۆلەکە بەخێو دەکەن، هەرچ بەخێوکەن بەخێو دەکەن. کەواتە لێرە دەتوانین بە کەیف و خۆمان وشە بنووسین. ڕستەی سێم، ئێمە خۆش دەزانین. نازام ئەو ڕستەیەم هەستم کرد زۆر ڕستەکی باش نەبوو، نازام چ بنووسم. ئێمە قسەی خۆش دەزانین، ئێمە نوکتەی خۆش دەزانین، ئێمە دەنگ و باسی خۆش دەزانین، ئێمە هۆنراوەی خۆش دەزانین، ئێمە گۆرانی خۆش دەزانین. ڕەنگە ئەوهابی چ دەنووسی بنووسە. ڕستەی چارەم، ئێمە نەوت لە دەردەهێنین. ئێمە نەوت لە بۆ وێنە زەوی دەردەهێنین، ئێمە نەوت لە دەریا دەردەهێنین. نەوت هەر لە ئاسمانێ نییە، هەر یان لە زەویە یان لە دەریایە. ئێمە نەوت وشەیەکی گونجاواتە یەک وشە دەنا دەمان نووسی. ئێمە نەوت لە ژێر خاک، بەڵام لە ژێر خاک دەبیتە دووسێ وشە، کەواتە ناتوانین یەک وشە بەسە. ئێمە نەوت لە کەرکووک دەردەهێنین، ئێمە نەوت لە بابا گوڕگوڕ دەردەهێنین، ئێمە نەوت لە هەولێر دەردەهێنین، نەوت لە چێندەری دیکە هەیە، کوردستان دەردەهێنین. ئەو شتانە. ڕستەی پێنجەم، نەخشەی خانوبەرە دەکێشن. لێرە کۆیە دەکێشن. ئێوە نەخشەی خانوبەرە دەکێشن، ئەوان نەخشەی خانوبەرە دەکێشن، ئەندازیارەکان نەخشەی خانوبەرە دەکێشن. بۆ وێنە ئەو کەسانە. ڕستەی شەشەم، پۆلیس پەیڕەوی یاسا دەکات. هەر ئەوە هەیە. ڕستەی هەفتەم، توو لە
پێگەیشت. لێرە تو کە ئەو توەیە کە دەخورێ، تو لە گەرمان پێگەیشت. تو نازام لێرە چ بنووسم ئەوەی ڕاستی بی. هەست ناکەم هەموو ڕستەکان بە کوردیەکی باش نووسراینە. کاتە ئەو لاپەڕەش بەجێ دەهێڵم، دەچمە لای لاپەڕەکی دیکە. ڕاهێنانی سێیەم: کاری ڕابردوو ڕانەبردوو داخوازی دیاری بکە. ڕستە یەکەم: من زمانی کوردیتان فێر دەکەم. کارەکە کامەیە؟ فێر دەکەم. کارەکی ڕانەبردووە. ڕستەی دووەم: تاوانبارەکان دەستگیر کران، واتە گرتیانیان. دەستگیر کران لێرە لە مێژە دەستگیر کراینە، واتە ڕابردووە. ڕستەی سێیەم: پیرۆز دوو کتێبی کڕی، ڕابردووە. پارێزگاری پاکوخاوێنی پەرتووکەکانت بکە. پارێزگاری بکە. ئەوە کارەکی داخوازیە. پارێزگاری بکە. داوا دەکەم کە پارێزگاری پاکوخاوێنی پەرتووکەکانت بکەی. کاری داخوازی. ڕستەی پێنجەم: ئیبراهیم پاشا شاری سولێمانی دروستی کرد، لە مێژە دروستی کردیە، کاتە کاری ڕابردووە. ڕاهێنانی چارەم: لەم ڕستانە جێناوی سەربەخۆ و کەسەکەی دیاری بکە. کەسی چەندەمە؟ ڕستەی یەکەم: ئێوە. ئێوە جێناوی سەربەخۆیە. گەلن ڕاستە جێناوە، بەڵام سەربەخۆ نییە، لکاوە، کاتە ئێوە جێناوی سەربەخۆی کەسی کۆی دووەمە. ڕستەی دووەم: من بۆ ڕاوەماسی چووم. من وە چووم لێرە ڕاستە جێناوە، بەڵام لکاوە، لکاویان ناوێ، تەنیا سەربەخۆ، کەواتە من جێناوی کەسی سەربەخۆی تاکی یەکەمە. ڕستەی سێیەم: ئەو بۆ کوێ دەڕوات. ئەو جێناوی سەربەخۆی کەسی تاکی سێیەمە. ڕستەی چارەم: ئێمە پێرێ خەرمانەکەمان هەڵگرت. ئێمە جێناوی سەربەخۆی کەسی کۆی یەکەمە. ڕستەی پێنجەم: تۆ پێنووسەکەت دا بە کێ. تۆ جێناوی سەربەخۆی کەسی تاکی دووەمە. ڕستەی شەشەم: ئەوان گەرمیان و کوێستان دەکەن. ئەوان جێناوی سەربەخۆی کەسی کۆی سێیەمە. ڕاهێنانی پێنجەم: ئەو شانە لە ڕستە بەکار بهێنە. لەژێر ئێمە هەڵواسی بدۆشە، تان، پار، خاوێن دەپرسێت. ئەمن هەموویان بەکار ناینم. ئێمە زۆر ئاسانە، هەز دەکەم دەتوانی بە خۆت بەکار بینی. وە تان زۆر هەیە، کاتە بەکاری بینە، بەڵام ئەوانی دی ئەمن بەکار دەینم لە ڕستەی. لەژێر سایەی ئاڵاکەمان سەربەرزین. لەژێر سایەی ئاڵاکەمان سەربەرزین. یان پشیلەکە لەژێر کورسیە. یان پشیلەکە چوویتە ژێر کورسی.
یان ژێر تەختە، یان نەخۆشەکە لە ژێر ئامێری هەنا سەدانە، نەخۆشەکە لە ژێر ئامێری هەنا سەدانە. هەڵواسی تابلۆیەکەی لە ژووری دانیشتن، هەڵواسی یان تابلۆیەکەمان لە ژووری چێشتلێنان هەڵواسی، کاتە ئەوەش هەڵواسی. بدۆشە، ئەو بزنانە بدۆشە، ئەو مەڕانە بدۆشە، ئەو مانگایە بدۆشە. ئەوە بدۆشە زۆر ڕستە نییە، هەر ئەو شتانە هەیە. دۆشینی مەڕ و ماڵات. پار لە ڕستەمدانا، پار ساڵێکی سارد بوو، پار چووین بۆ سەیرانگەی سولاڤ. پار وانەکانمان زۆر باش نەخوێند. پار ئەوجە بزانە چ ڕوویدایە دەتوانی لە ڕستەی دانەی. خاوێن ماڵەکەت خاوێن ڕاگرە، ددانەکانت خاوێن ڕاگرە. ماڵەکەم خاوێن کردەوە. ئەو شتانە. دەپرسێت، پزیشک لە هەواڵی تەندروستیت دەپرسێت. ئەوەش دەپرسێت، کەواتە ئەمن هەموویانم لە ڕستەی دانەنا، تەنیا هەندێکیان ئەوانی دی دەتوانی بەخۆت لە ڕستەی دانەی خوێندکاری ژیر. ئێستا بزانین چمایە. لێرە ڕاهێنانی شەشەم بزانم باسی چییە. ئەم پارچە پەخشانە بخوێنەرەوە، پاشان 5 ڕستەی لێ دەربهێنە. لە بەهاردا گژوگیا سەوز دەبێت. ئەوە ڕستەکە لە بەهاردا گژوگیا سەوز دەبێت، دەبیتە ڕستە. دار و درەخت گەڵا دەردەکەن، ئەوەش ڕستەیە. گیان لەبەر زۆر دەبێت، ئەوەش ڕستەیە. کانیاوەکان دەژێنەوە، ئەوەش ڕستەیە. دەر و دەشت کەسک و ڕەنگین دەبن، ئەوەش ڕستەیە. سەرما دەشکێت، کەسانێکی زۆر بۆ گەشت و گوزار دەچن، کاتە ئەوەش هەمووی ڕستەیە. کەسانێکی زۆر بۆ گەشت و گوزار دەچن. لە گشت لایەکەوە سەیران دەست پێ دەکا، ئەوەش ڕستەیە. کوڕان و کیژان بەرگی جوان لەبەر دەکەن، ئەوەش ڕستەشکەیە. خۆراک لەگەڵ خۆیان دەبەن، ئەوەش ڕستەیە. ڕوو دەکەنە دەشت، ئەوەش ڕستەیە. کانیەک یان ئاوێک یان جێ نزارێکی خۆش هەڵدەبژێرن. ڕەنگە لێرە هەمویان بەیەکەوە بکەینە یەک ڕستە. کوڕان و کیژان بەرگی جوان لەبەر دەکەن، خۆراک لەگەڵ خۆیان دەبەن، ڕوو دەکەنە دەشت. دەشت کانیەک یان ئاوێک یان جێ نزارێکی خۆش هەڵدەبژێرن، ئەوەش ڕستە. لەوێ بە بەزم و خۆشی و سەما هەتا ئێوارێ کات بەسەر دەبەن. کاتە دەگەڕێتەوە سەر ڕستە ئەوەیە کە مانایەکی تەواو هەبی لە ڕستەکەی. خۆراک لەگەڵ خۆیان دەبەن، دەتوانین بکەینە ڕستەک. کاتە بەو جۆرەی ڕستەکان دروست بوون، ڕستەکان زۆر بوون. ڕستەی گچکە گچکە هەیە، کورت، ڕستەی تۆزە گەورەتر و درێژتریش هەیە بە گوێرەی نووسەر.
ئەو کەسەی دەنووسی هەڵدەبژێری ڕستەکانی کوبی. خوێندکاری ژیر لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.